سڵاوبینەرانی شارپرس بەیانیتان باش ئەمڕۆ لە قایمقامێتی قەزای دەربەنی خانین بۆ ئەوەی هەندێک زانیاری لەبارەی کێشە و گیرروگرفتەکانی ڕێگاوبانی دەربەنی خان سلێمانی بزانینەوە. لە ماوە ڕابردوودا هاوڵاتیان هەڵمەتێکیان بۆ تەواوکردن یا دەستپێکردنەوەی ڕێگای نێوان دەربەنی خان وارماوە دەستپێکردووە و داواکەن ئەو ڕێگایە کە ئێستا پرۆژەکەی وەستێنرا و پێشتر بودجەی بۆ تەرخان کرابوو کە هەندێک کاریشی لێکراوە، ئێستا وەساوە بۆی بەردەوام بێتەوە بۆ وەرگرتنی زانیاری لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز کاک بەختیار عەبدوڕەحمان قایمقامی قەزای دەربەنی خان میوانی ئێمەیە. فەرموو کاک بەختیار زانیاری ورد لەبارەی ئەو ڕێگایەوە، ئەو پرۆژەیە چییە تا ئێستا کاری لێ ناکرێت؟ بەڵێ سوپاس بۆ ئامادەبوونتان. کاتی خۆی کۆتایی 2020 بەڕێز وەزیری ئاودانکردنەوە هاتە قایمقامێتی ئێرە، ئێمە سەردانی ئەو پرۆژەی کەلار دەربەنی خانمان کرد بەیەکەوە کە چوینە ئەوێ ئەو ئێمە باسی ئەو ڕێگای خۆمانمان لا کرد ئەمەی دەربەنی خان میرەدێ کە لە قیرەکەەوە بۆ ئێرە 7 کیلۆمەترەکە قیر نەکراوە تا تونێڵەکە و ئەوەی کاری لەسەر کراوە پردی بۆ دروست کراوە، تەخت کراوە، قەنتەرەی بۆ کراوە 11 کیلۆمەترە کە کاری هیچیان نەکراوە بۆ ئێرە و لیژنەیەکیش لە ئاوەدانکردنەوەی سلێمانی کاتی خۆی هەر لە دوای بەڕێز وەزیرەوە کە هاتە ئێرە لیژنەیەکیان بۆ دەرکردووە، مەساری جادەکەیان کورتتر کردوێتەوە لەو حاڵەتەکە نەخشەی تازیان بۆ دابەزاندووە. ئەم نەخشە تازەیە لەوانەیە مەسارەکەش کورتتر کاتەوە کە وایەن و دوتیان 11 کیلۆمەترەکەش کەمتر بۆتەوە یا بڵێن 7 کیلۆمەترەکە بۆ دەربەنی خان و ئەو نەک بەڵێنی کۆنکریتی بەڵام ئەوتی هەوڵە دەین ئەم پرۆژەی قیرتاوکردن و چاکردنی جادەی کەلار دەربەندی خانە نەوەستێ هەتاوەکو وەچێتە میرەدێ ئەو پرۆژەی دەربەندی خانەوێش تەواوکەن دوای ئەمەی کە ئەم جادەی کەلار دەربەندی خان تەواو بێ دەربەندی خان وارماوە یا بڵێن میرەدێ ئەوەش تەواو ببێ و کاری لەسەر بکەن تا تەواویەکەن. ئەوە یەکێک بوو لەو هەوڵانەی کە وەزیر بە ئێمەی داوتی هەوڵی جددیە دین، ئەمەش هەر هەوڵێک بۆ مەماخسوەتە گەڕ ئەو هەوڵەشە دین کە ئەو جادەیە بۆ ئێوە تەواو کاک بەختیار ئێستا باسێوا کرێت کە قوربانیکی زۆر هەیە ڕۆژانە دەعمە بێ، هاوڵاتیان پێیان وایە ئەگەر ئەم ڕێگایە تەواو بکرێ کاریگەریە بێ یانی ڕێژەی مردن و بریناربوون لەسەر ئەو ڕێگایە کەمە بێتەوە؟ بە دڵنیایەوە ئەوە وایە، هیچ گومان هەڵ ناگرێ، چکە خۆ من هاتوچۆکەم بەو ڕێگایەمەوە چمەزانم چەند ڕێگایەکی مەترسیدارە وازانین چەند ڕێگایەکە قورسایی لەسرە بۆ سیارەی بارهەڵگیری زۆر گەورە کە ئەم سیارانە لە هەورازەکان و لە شوێنە سەختەکانە پێواشە ڕۆن و بە دوای خۆیانە قەرەباڵغێکی یەکجار زۆر گەورە دروستەکەن، ئەمەش کارەساتی لێکەوێتەوە چونکە هەندێک سیارە بچووکەکان هەندێک جار سەرکێشیەکەن یا پرکێشی ئەوواکەن کە مخالەفە بکەن بۆ ڕۆیشتن، ئەوەش حاڵەتی دڵتەزیێنی لێکەوێتەوە بەداخەوە من کەم ڕۆژەیە یا کەم هەفتەیە حادیسە نەبینم یا ڕووداوی هاتوچۆ نەبینم لەو ڕێگایە. ئێمە هیوادارین ئەو ڕێگایە تەواو بێت تا بتوانین خەڵک بە دڵنیاییەوە هاتوچۆی پێبکا و زەرمەند نەبن لە ڕووی گیانی و لە ڕووی مادیەوە. ئێمە لەگەڵ فەرمانگەی گەشت و گوزار قسەمان کردو، ئەوانیش ئەڵێن ئەگەر ئەو ڕێگایە تەواو بە کاریگەری ئەبێ بۆ سەرکەتی گەشتیاری هاتن بۆ دەربەنی خان هاتنی گەشتیار ڕوو لە بەرزبوونەوەکە. بەڵێ ئێمە هەوڵ دراوە پێش منیش و ئێستاش کە هەندێک کۆمپانیایی گەشت و گوزاری بێت ئەم ناوچەیە، بەڵامێکە لەوانی کە سڵی لێکەنەوە ڕێگاوبانەکەیەتی بەتاکید کرانەوەیکی گەورە هەم لە ڕووی بازرگانیەوە هەم لە ڕووی گەشت و گوزاریەوە کە خاوەنی ئاوە، خاوەنی ڕووبارە، خاوەنی دەریاچەیە، ئەوانە هەمووی کاریگەرەتی زۆر ئەرێنی باشیانە بێ بۆ بژانەوەی شارەکەمان. ئێمە هیوادارین ئەو جادەیە تەواو بێ بۆی کار و جوڵانەوەی بازرگانی و هەم جوڵانەوەی گەشت و گوزاریش لە شارەکەمانە پەرە پێ بدەین. لەبارەی ئەو بڕەپارەی کە تەرەخان کراوە بۆ ئەو پرۆژەیە هیچ زانیاریەکتان هەیە وەکو قایمقامێتی دەربەنی خان چەندە بۆ چەندی دراوە بە کۆمپانیاکە و ئیشی تیا کردو و چەندی ماوە؟ وەڵی کۆمپانیاکە ئەو کارانەی کە کردوێتی سلفەی بۆ وەرگرتووە، ئێمە هەوڵێکماندا لەگەڵ ئاودانکردنەوەی سلێمانیەکە ئەو جادەیە تا میرەدێ بکەینەوە، بەڵام دوایی بۆمان دەرکەوت کە ئەوە کاژە قیری ماوە، هێشتا قیری کۆتایی نەکراوە لەبەرەوەی ناتوانن بە شێوەی
جزئی یا بە شێوەی ئەو بەشەی کە تەواو بۆ وەری بگرن چکە ئەو قیرە کە سیانە پێشتێکێتە سەر کۆمپانیەکە کۆمپانیەکە ڕازی نییە بەڵام ئەو بڕەپارەی کە ئەو کۆمپانیای وەریگرتووە سلفەی تا ئەو شوێنە وەرگرتووە کە کاری تیا کردووە کە سلفەکان وەستاوە ئەوش دەستی لە کار هەڵگرتووە بەڕاستی من لە تێچووی بڕەکە نە لە ئاودانکردنەوەی سلێمانی و لە بەڕێز وەزیرم نەپرسی بەڵام ئەوەمتیان هەوڵدەی ئەمە چۆن سلفیان وەرگرتوێتەوە و پێشین پاریان وەرگرتووە بۆ ئەم ڕێگایە ئەو هەوڵەش درێ لە ڕێگای وەزارەت و ئەنجومەنی وەزیرانەوە پارە بۆ ئەم ڕێگای دەربەنی خان وارماوەش دابین بەڕێزان ئەوە دوایین زانیاری بوو لەلایەن بەڕێز قایمقامی قەزای دەربەنی خانەوە لەسەر ڕێگای وارماوە دەربەنی خان